دانیشتن لەگەر زاوای بەسەرکۆتی بە سینگڕوتی بە قات و بێجامەی حرامە چونکە زاوا بەنسبەت کچی لە مارێ خوشک لە مارێ ئاگادار بە نامەحرەمە بێگانە حیسابە تەنها ئەو زاوایە ناتوانی ئەتوو بخوازی ئەگەرنە هەموو شتێک لەسەر حرامە نەزەری لەسەر حرامە زۆر ئافرەت هەیە مەسڵ لەسەر لە لای زاوای بەسەرکۆیدا دەجێت کە ئەدی حرام نیە درێ خۆ زاوامانە وە تێدەگات زاوا لۆی دەوچی براری دێ ئاگادار بە هیچ شێوەیەکی زاوا نابیتە برا تەنها مجرد ئەو زاوایە جارێ ناتوانی ئەتووی بخوازیتن ئەگەرنا ما باقی نەزەر لە تو حرامە لۆی دانیشتن لەکنی بەسەرکۆتی دانیشتن لەکنی بە سینگڕوتی دانیشتن لەکنی بە قات و بێجامەی حرامە تەساهولکردن لەو بابەتەی دەیان کارەساتی گەورەی نایتەوە یاخود جارێ مەسەن 4-5 ولدا زاواپێک خڕ دەبنەوە مەسەن ژنەکان هەموو بەسەرکۆتی دێودادنیشن دێو دەچی درێ کاکە لۆم سەرکۆت وەڵام و زاوامە ئەوە هەموو زاوانە وە تێدەگەن هەمویان لۆی چیە لۆی حرارە ئاگادار بە ئەوە نامەحرەمە بەنسبەت تو لێ دەبی بە کامل تەرتیباتەوە وەکو کەسێکی بێگانە تەعامل لەگەر زاوای بکەی لە ڕووی جەستە و شکلی شێوازە تەنها ئەو زاوایە ناتوانی ئەتووی بخوازی ئەگەرنا ما باقیدی هەموو شتێکی لەسەرت و حرام